بزانی تێکەڵاوی کێ دەکەیت بۆیە لە ڕووی دینەوە جایز نییە خەلوە تێکەڵاوی ئافرەتی نامەحرەم لە سنوورێکە کە بۆنە لە سنوور دەرچێت بۆیە بە جایز نییە تۆ سەیکردنێکی نامەحرەم بکەیت بۆیە جایز نییە کە تۆ دەستبەری بۆ پاری حرام بۆیە جایز نییە کە دەستبەری بۆ تەنانەت ئەگەر ماڵی دەوڵەتیش بێ بۆی سنوورەکان نەبەزێنی سنوورەکان نەبەزێنی کاتەوە خاڵی یەکەم زۆر گرنگ و دوو دین کۆنتترۆلی دەکات دین کۆنتترۆل ئەمە سنووری تۆیە ئەمە سنووری تۆیە ئەمە سنووری تۆیە ئەگەر بێئەدەبی نەبێت لە بەرنمەکەیە بکۆڵێت لە سنوور دەرنەچم لە دینە دەڵێت تۆ سنووری تەنانە سێکس و ژن و مێردایەتی سنووری تۆ دیاری کراوە کاتە تۆ سنوورە بەزێنی کاتە بەرەو ئاژەڵ چوویتە کە لە نعامی بەلهم ئەضەر بۆ لە بەرەوەی کە بۆی نەسل بەردەوام بێت بۆی ژن و مێردایەتی بەردەوام بێت بۆی منداڵ بەردەوام بێت بۆی کۆمەلگا بەردەوام بێت بۆی نەخۆشی و بۆ کۆڵێت قێزەونی بڵاو نەبێتەوە بۆی کەس بزانێت چێ دایک و باوکێتی لە وەکو کۆمەلگایەکی هەندێک لە کۆمەلگای ئەوروپی لێبێت کە زۆر جار لە وڵاتی خۆشمان بوونە جاڕی ئەمە دەدرێت کاتە من نەفسپیسکردنە نا بۆی بزانێت کێ دایک و باوکە بۆی ئەم پیاوە من بەختیار ڕاوە دینار ئەکات بۆ پاری من دوایی بۆ بڕوا بۆ حکومت ئەی بۆ کچ و کوڕەکانم نەبێ بۆ خوشک و براکانم نەبێ بۆ دایکم نەبێ دوایی هەر نەبوو بۆ پورەکان و مامەکان و خاڵەکانم نەبێ بۆ بڕوا بۆ یەکێک بۆ نەدی و نەناز کە بە حیاتی لەواتی وەختی خۆی ئەکبەر دوژمنی منیش بوو بێت کاتە ئەمە بۆ خۆی خاڵێکی گرنگە ڕاستە من بەختیار ئەگەر خانوویەکەم کرد شوقەیەکم کرد پرۆژەیەکی خەیریم کرد کەناڵێکم دانا بۆ خزمەت دەستم خۆش بێت ئەوەش هەر بۆ خۆی گرنگ و مویمە کە نەفس و عەقڵ بیر بکات کاتەوەش خاڵێکی خوێندنەوە جاری وایە نەفس کۆنتترۆل دەکات خوێندنەوە نەفس کۆنتترۆل دەکات جاری وایە مەسەن بەڕێزێک ئەڵێ کاکتۆر وڵی من بە خێزان و خانەوەدەی خۆشم ئیکتیفا ناکەم چی بکەم بڕۆ بخوێنەرەوە کاکە بخوێنەرەوە لەسەر سیفلیس بخوێنەرەوە لەسەر ئایدز بخوێنەرەوە لەسەر تێکەڵاوی لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بخوێنەرەوە لەسەر نەخۆشەکان بخوێنەرەوە لەسەر چێژبەخشین تو ئەسڵەن هەر نازانی ئۆرگازم یانی چی ئەزانی چێژبەخشین یانی چی ئەزانی نازانی ئینجۆی یانی چی چێژبەخشین یانی چی کە بۆ خۆی دنیایەکە وڵا لە بیرمە لە شوێنێکە کۆمەڵی ئەزیز وتیان کاکتۆرتم وڵای ئەمڕۆ هیچم حاضر بەس باسی ئینجۆیەکەم چێژ وەرگرتن دوای سێرم کرد بۆ خۆشم معجیب بووم بەخۆم و کۆڵە لە مبالغە دەرەچێت هەستم کرد شتێکی خۆشم باز کرد ئینجۆی بزڵە چێژبەخشین چۆن چێژ وەرگرین ئەخە چێژی خواردن هەیە چێژی سێکس هەیە چێژنی دین هەیە چێژنی ئیسلامەتی و دینداری توات و ماقولە بچی بۆ عەمرە هەر خەریکی ڕەسم گرتن سێڵفی گرتن بی ئەی چێژەکە دەبڕۆ سەیری و کەعبەکە هەواڵە بەخوافی بڕۆ دانیشە بە دیار و کەعبەیە تۆ 15 ساڵە 20 ساڵ ئەی پەرستی 30 ساڵ ئەی پەرستی چێژی لێ وەرگرە خێزان و خانوادە تۆ بەدڵ و بەجیان 7 ساڵ 8 ساڵ 10 دانە ساڵە قلیبلی کردو تام کچەی بۆ بووە دوای خێزان ئەڵێ 11 شەو دێتەوە دوای سەعاتی ئەخەوێ باشە هەواڵە بەخوابی تۆ 8 سعات بەدزەوە تو چی ژن کچەکە بڕۆ شوێنێک بە جواب نامەکەم دەر ئەی بۆ وەختی خۆی ئەی ساکە دەبڕۆ بە دانیشە سفرەکە بە دیاریەوە دەبڕۆ بەرامبەری دانیشە دەبڕۆ لەگەڵ یا پیاسە و گەڕان کە دەڵێ بۆ تەعزیە نایە لەگەڵمە بۆ دکتۆر نایە لەگەڵمە بۆ خستەخانە نایە لەگەڵمە لە بڕۆ دایکم ئەڵێ خوشکێنێرێ چەند ئەڵێ خوشک و دایکت بۆ بێ لەگەڵمە دە تۆ وەرێ لەگەڵمە ئەڵێ چی دەمەکاتەوە چی 200-300 هزار دینار لەسەر مێزەکە دانا بڕۆ بە خۆت بە کەیفی خۆت سەرگرت نا ئینجۆی کاتێک ئافرەتێک جارێک لە استش لە بیرمە لە خستەخانەی بەخشینە هاتبوون شەڕ بوو لەگەڵیانەی کاکتە تخوا باش تێترشت پێ بڵێم وتم ئەی بەس پێی بڵێ جا کوڕەکەش پێیەکەنی بسکایگری بەس پێی بڵێ بۆ جاران شەڕی بوو لەگەڵ ماوی دەسم بەرمەدە لە بەرەوەی تەریقە بوومەوە ئەتیسام خاڵە و بین ببینی ئەی ئێستا بۆ لە بازاڕە بە ئاواتەوەم دەسم بگرێ قسەکەشی ڕاست بۆ منیش ڕاستە بۆ بەختیاریش ڕاستە مانەوە ئێمە چێژ وەرناگرین یعنی هەوڵ دین چێژەکان کاتی بێ